مەسرور بارزانی و فەرماندەی گشتی تیمی ھاوبەشی ئۆپەراسیۆنە تایبەتیەکان لە عێراق و سووریا میکانیزمی چۆنیەتی بەهێزکردنی هێزەکانی کورد لە ڕۆژئاوای کوردستان تاوتوێ دەکەن. ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ جەنەڕاڵ پاتریك رۆبرسۆن فەرماندەی گشتی تیمی ھاوبەشی ئۆپەراسیۆنە تایبەتیەکان لە عێراق و سووریا کۆبوونەوە. لەو کۆبوونەوەیەدا پەرەسەندن و پێشهاته سیاسی و سەربازیەکان لە ناوچەکە بە گشتی و قۆناغەکانی شەڕی تیرۆریستان تاوتوێ کرا. لەو بارەوە جەنەڕاڵ پاتریك باسی لە دوا قۆناغەکانی شەڕ لە ڕۆژهەڵاتی سووریا و هەوڵەکانی دەرکردنی تیرۆریستانی کرد و هەردوو لە دواپەرەسەندنە دیبلۆماتیەکانی ئەمریکایان تایبەت بە شەڕی سووریا بە گرنگدانە و بیرروڕایەن لەبارەی میکانیزمی چۆنەتی یەکڕێزی و بەهێزکردنی هێزەکانی کورد لە ڕۆژئاوا ئاڵوگۆڕ کرد. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا نیگەرانی خۆیان لەبارەی هێرشە موشەکیەکانی ئێران لە سەرەتای ئەم هەفتەیە بۆ سەر کۆیە دەربڕی کە خزمەت بە سەقامگیری ناوچەکە ناکات.